دەپرسم بزانم پاڵەوانەتی شەترەنجی خانزاد بەکوێ گەیشت و ئەنجامەکان تاوەکو ئێستا چۆنن؟ سڵای خۆی گەورە لە تۆ لە تەواوی بنێرانی کەناڵی ئاسمانی پێیان محەممەد بەڵێ سویەکەمین پاڵەوانەتی ڕاپیدی شەترەنجی خانزاد بەردەوامی هەیە یاریەکان لە دواوەی من لە ئێستادا لە کۆتا جەولەیە جەولەی نوێمە پاڵەوانتیەکە بۆ تەمەنی خوار 25 ساڵانن زیاتر لە 25 زیاتر لە 40 یاریزان بەشداری کردووە و یاریەکانی ژۆک باسم کرد دەتوانین بڵێن لە کۆتا گەڕە و ئەنجامەکانی کۆتایی بە دیار دەکەی من دەبێ جێگیری سەرۆکییانەکە یانی شەترەنج خانزاد کاکاردۆ وەرگرم کاکاردۆ چیتان هەیە لەسەر پاڵەوانتێکەوە شێوازی بەڕێوەچوونی و ئاستی پاڵەوانتێکە چۆن؟ بەخێراتنی سەتەلایتی پێیان دەکەین بۆ ئەم دەرفەتەکە لە زۆربەی زۆر سپاسیان دەکەین کە لە زۆربەی پاڵەوانتەکانی ئێمە وجود و بوونیان هەیە هەدەف لەکردنەوەی ئەم پاڵەوانتیە چکە یاریزانەکە شەبابەکانمان بۆ بڕیارمەندەکە خوار 25 ساڵی بۆی زیاتر یاریزانە لاوە بەسکە شێرەکان ئیسفادەی لێ بکەن چونکە ئێستا زۆرێک لە زۆریان خەریکی ڕاهێنانن نجات بۆ زۆری ئۆنلاین بێ یان هەر کەس ڕاهێنەری خۆی هەیە یان لە هەر شوێنێک تەمرین دەکەن ئەگەر هاتوو تۆ تەمرین بکەی بەڵام ئەگەر پاڵەوانەتی بەشداری نەکەی هیچ ئیسفادە لە تەمرینەکان ناکەی بۆیە ئێمە وەکو یانە شەترەنجی خانزاد پێمان باش و کە پاڵەوانێتێک بکەینەوە نێودەوڵەتی بێ و تایبەت بێ بە یاریزانی خوارد تەمەن 25 ساڵ بۆی هەم یاریزانە لاوەکان من ئیسفادەکەن هەم پۆلینی نێودەوڵەتیان بەرزکەنەوە هەم خبرەی زیاترش پێیا بکەن و هەم احتیکاکی لەگەڵ یاریزانی تر دروستکەن بۆ ئەوی ئەو ڕاهێنانی کە کردویانە ئیسفادەی لێ بکەن. کاکاردۆمە یەکەم چالشتانە دوای هەڵبژاردن بۆ دەستی کارژێریانەکە کرا پلانی داهاتوتان چی دەبێتن لە 4 ساڵی داهاتوەروە بۆ ڕۆژانی داهاتوش پاڵەوانتێشتان لە بەرنامەدایە خۆت چ بەرنامجێشتتانە؟ دەست خۆش بۆ ئەم پرسیارە بەڵێ ئێمە وەکو دەستی نوێی کارژێریانە شەترەنجی خانزاد پلانی زۆر باشمانەیە بۆ ساڵی ئایندا پاڵەوانتی کلاسیک بکەینەوە بەڵام وەکو نزیکترینیان ئیشاڵە لە مانجی 12 لە 12 بڕیار وایە پاڵەوانەتی چینە و دەوڵەتی کلاسیک بکەینەوە کە ساڵانە پێشتر دەمان کردەوە و بۆ ساڵانی ئایندەش بڕیار وایە کە لەگەڵ چەند ڕاهێنەرێک لە گفتوگۆدا مەسەن ڕاهێنەرێکی بەتوانە بێنین بۆی لایەنەکەمان تەمرین بڵێتەوە زۆرترین یاریزانی لاومان ئیسفادەی لێ بکەین بۆی ئاستیان بەرەو پێش بچێت و لە ململانی نێودەوڵەتیەکان بەشداری بکەن. سپاس کاکاردۆ. محەممەد دەگەڕێمەوە لایەوە ئەگەر پرسیارێکتانە. بەڵێ سپاس بۆ حوسێن محەممەد بە هیوای سەرکەوتنی پاڵەوانەتێکەش.